سڵاوتان لێ بێ کاتتان باش بەرنامەی ڕووماڵ یەفتەتان پێشکەش دەکەم هەرچەندە بە دووبارە هەڵبژاردنەوەی سەرۆکی پەرلەمانی عێراق هەموو هەنگاو و چاوەڕوانیەکان بۆ ئەو بوون کە سەرەتایەکی نوێ بە ئاراستەی دەستپێکردنی هەڵبژاردننی سەرۆکۆمار و هەروەها سەرۆکی حکومەتی داهاتووی عێراق دەست پێ بکرێت بەڵام دووبارە ئەمڕۆ خۆپیشاندانەکان لارێک لە مەیدانەکانی تەحریر و کۆمەڵێک پارێزگای عێراق دووبارە دەستیان پێکردەوە ئەمەش داڕادێکی دیکە و هەوڵانەی پوچەڵ کردەوە کە بۆ لێک نزیک بوونەوە هەروەها دەستپێکردنی دانیشتەکان سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆکۆمار و سەرۆکی داهاتووی حکوومەت لە نێو لایەنەکاندا هەوڵی بۆ درا ئەگەری هەرە نزیک بۆ دۆخی ئێستای عێراق چییە ئاماژە پێدراوەکان بۆ داهاتوو بە ئێستا چی دەڵێن دەستپێکردنەوەی خۆپیشاندانەکان دەکاتە ئەوەی جارێکی دیکە عێراق بگەڕێتەوە خاڵی سفر من بۆ هەمووانە بە خۆشحاڵی و میوانێکی بەڕێزمە کاک شێخ عومەر بەرزجی بەریکاری وەزارەتی دەرەوەی عێراق میوانی بەرنامەکەی کاک شێخ سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە بەخێربێت. سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس. کاک شێخ لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو دوای ئەو چەق بەسوە سیاسی کە لە عێراق بوو هەوڵێک درا بۆ هەڵبژاردنەوەی سەرۆک پەرلەمانی عێراق فعلەن پەرلەمان توانی کۆ بێتەوە و پرۆسەکە بە سەرکەوتووی بەڕێوە بەرێت ئەمەش تا ڕادەیەک دڵخۆشیەوەی تیا بوو کە هەنگاوەکانی پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق خێراتر دەکات دەتوانین بڵێ هەڵبژارد خۆپیشاندانەکانی ئەمڕۆ جارێکی دیکە ئەم هەوڵی لەباربردەوە لە عێراق کرا. عێراقی تازە دوای 2023 عێراقێکی دیموکراسیە لەبەرەوە هەموو لایەنەکان ئەمە ئەزانن حاڵەتی دیموکراسیش تەقەبولی ئەوەکە کە خۆپیشاندان بکرێ کە ناڕەزایی دەرببڕێ کە ئۆپۆزیسیۆن هەبێ معارەزە هەبێ دەمێک بوو پەرلەمان وەستا بوو چەقبەستویە دروست بوو ئەو دانیشتنەی کە کرا دانیشتێکی زۆر پۆزتیڤ بوو کە جارێکی کە ئەمە دروست بووە کە پەرلەمان بتوانێت دانیشێ و دانیشتنی کرد دوو خاڵ هەبوو یەکیان سەرۆکی پەرلەمان دەست دەکات کێشانەوەی وتبوو تەقدیم کردبوو بەڵام پەسەند نەکرا بە شێوەیەکی بەهێزتر دەهاتەوە چونکە لەناو پەرلەمانە گۆڕانکاری ڕوویا بوو کۆمەڵی ئەندامی تازە هاتبوو دوای ئیستیقالەی ئەندامانی پەرلەمان کە سەر بە کوتلەی سەدری بوون هەروەها جێگری سەرۆکی پەرلەمانیش کە یەکێک ئەوەی پێشووتر کە زامیلی سەر بە ڕەوتی سەدر بوو ئیستیقالی کردبوو پێویست بوو ئەو جێگەیەش پڕکرێتەوە ئەو جێگەیەش پڕکرایەوە پێم وایە ئەوە هەنگاوێکی باش بوو بەڵام هەموو ئەمانزانی کە لە یەکی دەیە ڕەنگە خۆپیشاندان بکرێ بە یادی 30 ساڵەی تشرینیەکان چونکە ئەوانەی خۆپیشاندانیان کە جاری پێشوو برایانی ڕەوتی سەدر بوون ئەم جارە تشرینیەکانن شتێک هەیە هەموو لاکان لەسەری کۆکن ئەمە باشە بێ بە خاڵێکی بەش مشتەرەک ئەویش ئەوەیە کە هەمویان باس لەوە ئەکەن ئەبێ انتخاباتی پێشوەخت بکرێ هەڵبژاردننی پێشوەخت بکرێ پێش بخرێ جارێکی کە هەڵبژاردن دووبارە بێتەوە ئەمە کە هەمویان داوای ئەەکەن ئالیەتەکانیان جیایە ئالیەتی ئیتار و هەموو ئەوانەی کە لەگەڵ یایەتی و ئێستا لەم ڕێکەوتنە تازەیە کە کوردی بە کامیلی بە تەواوی لەگەڵایە هەمویان باس لەوە ئەکەن ئەڵێن ممکن نییە بتوانین هەڵبژاردنی تر بکەین ئەگەر حکوومەتێکی تازە تەشکیل نەبێ ئەم حکوومەتەش بەوە تەشکیل ئەبێ دانیشتنی پەرلەمان بکرێ بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار تەکلیفی سەرۆکوەزیران بکە حکوومەت تەشکیلکە ئەو حکوومەتە ئەولەویاتی موازنەی عێراق بێ چونکە ئەمە زۆر خەتەرە موازنە دواب بکەوێ لەگەڵ هەڵبژاردن پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق کارێکی ئەوەندە ئاسانە لە دوای دەمانگ هەڵبژاردنەکان ئەو هەموو کێبڕکیەوە ئەو هەموو خێڕشتێکە لە عێراقدا ڕوویدا و ئێستا سەدر لە دەرەوەی پرۆسە سیاسیەکەیە بەبێ گەڕانەوەی سەدر دەتوانێت لێ ئەمە بکرێت یعنی بۆ نمونە میکانیزمی هەڵبژاردننی پێشوەختە و پێکێنانی حکوومەتە دابدرێ هەموو لایەنەکان داوا لە سەدر ئەکەن کە با بێتە پێشەوە ئیستحقاقاتی چی هەیە ئێمە ئامادەین لەگەڵیا بە هەموو شێوەیەک ئامادەین لەگەڵا ڕێبکەوین بەڵام بەبێ حکوومەت هیچ ناکرێ ئەگەر حکوومەتێکی تازەمان نەبێ نەئەتوانین هەڵبژاردن بکەین نەئەتوانین موازنە بەڕێ بخەین کە ئیتر عێراق ئەوەستێ لەبەر ئەوەی کە ئەو ئەیەوێ خاڵی سەرەکی هەڵبژاردن جارێکی کە هەڵبژاردن پێش بخرێ ئەوان هەموو ڕازین بەمە
بەڵام ئەو ئالیەتە کاتێ ئەو پێی رازی نییە کە حکوومەت دانرێت منە خاڵی ناکۆکی نێوان سەدر و لایەنەکانی دیکە لەم بابەتەدا چییە؟ بۆ منە سەدر دەڵێ چی و لایەنەکانی دەروی سەدر بە تایبەتی تەنسیقی و تارەکانی دیکەی دەرەوەی سەدر خاڵی ناکۆکی و جەوهری چێ لەم بابەتە کاک شێخ؟ سەدر ئەوێ هەموو شتێک بگۆڕێ، بەڵام کە ئەوێ هەموو شتێک بگۆڕێ ئەمە کێ بڕیایی لەسەرەیە؟ ئەمە گەل بڕیایی لەسەرەیە. گەل کەی ئەم بڕیارایە کە ئینتیخاباتی تازە کرا ئەگەر هەر کەسێک میلەت نەیەوێ ئیتر نایەتەوە پەرلەمان یا بچووکی کاتەوە کەمتری باتێ هەر ئەم ڕێگایە هەیە ئیتر خۆ ڕێگای عسکەری نییە، ڕێگای ئینقلاب نییە، یەک ڕێگا هەیە ئەویش ئەوەیە هەر کەسێک خەڵک نەیەوێ دەنگی نایاتێ. ئەوان دەڵێن بەسەر چاو با انتخابات بکرێت کەس دەنگی نێنە با نەیهێنێ بچێتە دەرەوە. لەبەرەوە ئەوەش خاڵی مشتەرەکی تایە. تۆ ئەتەوێ نەمێنێ ئیتر ئەمە میلەت بڕیارەیە بمێنێیان نەمێنێ. میلەتیش لە ڕێگەی هەڵبژاردنەوە بڕیارەیە لە چ ڕێگایەکەەوە بڕیار بات ینی بڵین کۆمەڵی ئەلیف با کۆمەڵی ئەی و بیمان هەیە ئەی کاتێک کە خۆی تەقدیمەکە بۆ میلەت ئەگەر میلەت دەنگیان نایە نامێنێ بەس ئەگەر میلەت دەنگیان نایە ئیتر ئەمە دەنگی میلەتە دەنگی مەجموعەیەکە لە خەڵک ینی کاک شێخ بەم حاڵەوە بەڕێوەچوونی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق کارێکی ئاسانە دەتوانین بڵین کە هەڵبژاردنێکی نەزیه و پاکو بێگەر وەکەوەی کە خەڵکی عێراق داوای دەکات وەکو خۆی بەڕێوە بچێت خۆی ڕەنگ ئەمە خاڵی ئاسان جیایە لەگەڵ ئەوەی کە بڵێ ممکنە یا ممکن نییە باشە یعنی بڵێ تونەڵی سعوبات و قورسایی تایە بەڵام لە نەتیجەیە ئەبێ بکرێ ئەبێ سیاسەکان توانای ئەویان هەبێ ئەمە بکەن ئەجینا ماوەی چکەیتە تەواو هەموو شتێک قوفڵە بێ یعنی تۆ موازنەت نەبێ بەکاری بێنی هەموو شتێک لەسەر موازنە وەستاوە لەبەر ئەوە ئەمەش بە حکوومەتێکی تازە ئەکرێ لایەنی ئیتار تەسمیمی تەواویان کردووە کە ئەو حکوومەتە دانێن بەڵام هەمویان کۆکرد لەسەر ئەوەی هەرچیمان کردووە ئێمامانەوێ برانی سەدر ڕازی بن. دوا بۆچوونی ڕوتی سەدر لەسەر کۆی ڕووداوەکان چییە؟ بۆ نمونە دووبارە سەرۆکی پەرلەمانی عێراق کە متمانی پێدەدرێتەوە سەدر پێشوازی لەم هەوڵەی ئیدارەی تەنسیقی کرد بۆ ئەم بابەتە؟ ناڕازی بوو؟ ئەمە ئەمری واقعە ڕوویاوە و بووە و ینی قسەیەکی وا نەکراوە لەسەر ئەوە کە نەڕەزامەندی بەڵام ئەو بەعام لە شتەکان ناڕازیە بە شێوەیەکی گشتی ناڕازیە لەبەر ئەوە وا ئەزانم ئەوان هەوڵی ڕازیکردنی ئەیەن ئێستا چاوەڕوانی کۆبوونەوەیەک ئەکرێ لەگەڵیا کە کورد و ئیتار و با بڵێن سونەشی تیاابێ بچن بۆ لای ئەو شتانەی بۆ ڕوونکەنەوە چونکە ممکن نییە ئەو داوایانی ئەو تحقیق بێ ئەگەر حکوومەتێک نێتە پێش ئەگەر حکوومەتێکی تازەت نەبێ داواکە تحقیق نابێ. حکوومەتی ئێستا لەسەر کۆی ڕووداوەکان چی دەڵێت یعنی زۆر جا دەبینین حکوومەت جۆرێک لە بێدەنگی هەڵبژاردوو ئەمە لەوەیە کە بۆ نەخۆت و توانای نییە کە دۆخەکە بگۆڕێت دۆخەکە چاک بکاتەوە یاخود وا ئیجاب دەکات دەبێت حکوومەت ئاوا تەسەڕوفات کا لەم قۆناغەتەکە شێخ لەم ماوەیە کۆمەڵێشت هەبوون یەک بە یەک تێپەڕین ئەمەی ماوە کە ئێستا ئەمڕۆ دەسی پێ کردووە یەکێک لەو شتانە کە ئەکرا ئەو خۆپیشاندانانەی سەدر بوو ئەوە بەڕێچوو دوایی چلەی ماتەمینی ئیمامی حوسەین سەلامی خوای لێبێ ئەوەش دیسان چاوەڕوانی دروست کرد چونکە هەموو لایە ئەوایە ئەوە تێپەڕیایە ئەوەش تێپەڕی هەموو لایەکیش ئەنزانی کە یەکی دە ئەم خۆپیشاندانانە ئەکرێ چاوەڕێ ئەوەش بوون ئەمەش بڕوە ئەمەش تێپەڕێ کەواتە ژانی لەدایکبوونی حکوومەت ئەوەی کە ڕووی داواژانی لەدایکبوونی حکوومەت بووە دەتوانی واوڵی باشە کەواتە حکوومەتی داهاتوی عێراق ئەگەر پێک بێت و ئەگەر لایەنەکان بێنە سەر و خاڵی کە دەبێت فعلەن لەبێ حکوومەت پێک بێت ئەم حکوومەتە شێواز و فۆرمەکەی ڕوونە دیایی کراوە چی حکوومەتێک بێت ئەم حکوومەتە ئیتار وای پێ باش بووە لە یەکەم جارە کە هەموو لایە بەشدار بێ باشە لەبەرەوە ئیتار دەرگای خسۆتە سەر پشت بۆ هەموو لایەک بەشدار بێ هەرکەس بەشدار نەبێ خۆی بەشدار نابێ ئەوان مانع نین بە تایبەتی بۆ برایانی سەدر ئەوان ئەڵێن وەرن ئیستحقاقی ئینتیخابیتان چەنە چەند ئەندام پەرلەمانتان ڕۆشتون ئێستا لە حکوومەتە بەقەدەر حەجمی خۆتان ئێمە ئامادەین وەزارەتتان بێنین پێشنیارە دەبێت ئیداری تەنسیقی بیکا یاخود دەبێت سەدر بیکا خۆ ئەگەر
لایەن یاسایی و بۆ نمونە کورسی پەرلەمانی بە نمونە وەربگرین دەبێت سەدر یعنی پێکەنەری سەرەکیەم حکوومەتە بێ سەدر لەبەرەوەی ئەندام پەرلەمانەکانی ئیستیقالیان کردووە ئەوان ئەم تەرحەی بۆ ئەکەن بەڵام ئەمانای ئەوە نییە کە لە پرۆسەکە پاشەکشی کرد بێت نا لە پرۆسەیە ئەو نەماوە لە پرۆسەیە ینی ئەو خۆی چۆتە دەرەوە بەڵام ئەمان نایانەوێت لە دەرەوە بێ ئەو پەرلەمانتارەکانی سەحب کردووە هیچ ئیشارەتێک نایە بڵێ ئەم حکوومەتە من دایەمەزرێنم ئێستا هیچ ناڵێ ئەوە لە سەرەتاوە وابوو کاتێکە ئەندام پەرلەمانەکانی لێبوو ئێستا ئەو شتە ناڵێ ئێستا ئەم هەر داوای هەڵبژاردننی پێشوەختەکە و باسی ئالیەت ناکە ئالیەت چی بێ ئالیەتیش ئالیەتێکی تر کەس نایزانێ کە ئەگەر حکوومەتێ تەشکیل نەبێت ڕێگایکی کە کەس شکی نابا کەس نازانێت چۆن ئەکرێت وڵی باشە بەسەر چاو ئەوەت بۆکەین بەڵام خۆ ئەبێ حکوومەتێ بێت ئەمە بکە کاشە ئەگەر ڕاشەوانە پێم بڵێ دۆخی ئێستای عێراق کام ئەگەریان باشە بۆی پێکردانی حکوومەتی نوێی عێراق یاخۆ دووبارە هەڵبژاردنەوەی پێشوەختە دووبارە هەڵبژاردنەوە ناکرێت بەبێ حکوومەتی تازە ناکرێت کێ بیکە باشە بێ حکومەت بڕیاربات بەڵێ ئەبێ حکوومەت ئێستا حالێن حکوومەتی ئەم حکوومەتە ئێستا کاربڕێکخەرە ناتوانێت بڕیارێکی لەم شێوەیە بە نەخێر لەبەرەوەی ئەبێ حکوومەت بێت و هەر ئەوە نییە کە وەستاوە لەوە خراپتر کە وەستاوە موازنەیە تۆ ئەم وڵاتە بە موازنە ئەچێ بڕێوە هیچ موازنەیەکت بۆت نییە هیچ شتێک سەرفکەی وڵات چۆنە چێ بڕێوە ممکن نییە ئەوە کە سەلاحیەتی سەرفی نییە هەموو شتێک وەستاوە ئێمە لە حکوومەت هاین واگادارین ئەبێ ئیلا ئەو حەلەدا بدرێت دەست بۆ هەر شتێکە بێ لەسەر ئەوە وەستاوە بەس کاک شێخ ئەگەر دۆخەکە هەر چۆنێک بێ بۆ لایانی بەرپرس یەکەم لەم دۆخە دیار نییە ئەگەر داواکاریەکی شەبێ لەلایەن خۆپیشاندان و خەڵکەوە دەبێ ڕوون بێ کە ئاڕاستی کوێ دەکرێت یعنی تا ئێستا قسێکێک لایکەرەوە لە حکوومەت لە پەرلەمان لە سەرۆکومار نابینێت بۆ چاکردنەوەی دۆخەکە یعنی خۆی ئەمە بدۆخەی زیاتر ئاڵۆستر نەکردو بەڕای بەڕێستان یعنی قیادەی ئێستای عێراق تعامل لەگەڵ ئەم ئەمرە واقعەیە ئەکا مەسەرەن بۆ نمونە جەنابی سەرۆکوەزیران ئەوە تا ینی هەموو تعلیماتەکانی ئەوەیە کەس چەک بەکارنێنێ کەس ئەزیێتیان نەیە کەس تەقەیان لێنەکە کەس ینی وازیان لێبێن بە ئازادی خۆیان وەرگرن لە خۆپیشاندانەکانە بێ هیچ دروستکردنی ئەزیێتێک بۆیان ئیتر ئەمە بەڕێی من ئەمە ینی لە قیمەی ڕاقیبوو نایە کە تۆ مزاهرەتی هیچی لەگەڵ نەکەی ینی حڕێتی ئەوەی هەیە بە مزارەی خۆی کاشتی خۆی بڵێ ببێ ئەوەی شتی عسکەری لەگەڵا بەکاربێنی ئەویش با قسەی خۆی بکات ئەوانیش خەڵکن و میلەتن و دەنگی خۆیانیان هەیە ئەمە لە وڵاتی دیموکراسیە تەبیعیە ئەگەر ئیداری تەنسیقی بگەنە ڕێکەوتن بە پێکەنانی حکوومەت تەسەور دەکرێت چاوەڕوان دەکرێت سەدر هیچ لەم پەرێک لە بەتەن پێکەنانی حکوومەتدا دروستکات ئەبێ هەموو چاوەڕوانێ بکەی بەڵام لەو باوەڕێیان حکوومەتەکە دروستە بێت طبعا معارض بێ ئەوە بێ طبیعیە ینی دروستبوونێم حکوومەتە بەبێ پاڵپشتی سەدر کە زۆر جەختی لێ دەکرێتەوە سەرکەوتوو دەبێت یان دەگەڕێنەوە سەرکەوتن نسبیە باشە نسبیە ئەو شتانە مطلق نییە ئەکەوێتە سەر ئەوەی جارێ ماوەکەی زۆر نابێ ماوەکەی کەمە بێ و ئەو کاتە حکوومەتەکە هات دەوانەیە یعنی سەدر ببینێ بڵێ من سوورەی دا نەبێ ئێستا چنەوە حکوومەتە دروستە بێ ئەو کاتە لەوانەیە بەدڵی بێ و بڵە شتێکی مۆقەتە و تۆ هەرەبێ بیکەی تر ئەبێ هەوڵیش بێ ئەویش ڕازیکەی باشە تەسەور دەکرێت خۆپیشاندانەکان لە ئایندێکی نزیکتا کۆتاییان پێ بێت ئەمەی کە لە یادی 30 ساڵەی خۆپیشاندانەکانی ڕابردوو کە تێیدا عادل عەبدولمەهدی ناچار بە دەستبەکارکێشانەوە کرا تەسەور دەکەن تەنها بۆ یادکردنەوە بێت یاخود ئەمە مەهام و ئامانجی دیکەی لە پشتەوەیە خۆی بەشی ڕئیسی ئەوان ئەڵێن یادکردنەوەیە باشە بەڵام یادکردنەوەش خۆ بۆ یاد دەکرێتەوە ینی دیارە ئیسرار هەیە لەسەر ئەو ڕێیە و باشترین شت ئەوەیە کە ئەم حکوومەتی ئێمە مرونەی هەیە قبوڵی ئەو ڕێیانە ئەکات ینی نابێ بە سیدامی کاکە بەسەر چاو تۆ میلەتی تۆ بەشێکی لەم میلەتە مزارە ئەەکەی داوات هەیە چیت هەیە ئێمە هەوڵین بە پێی توانە تەفاهم بکەین لەگەڵ هەموو کەس ئامادەی کورد سەرکردایەتی کوردایانە کوردیەکان لەم دۆخەی کە لە ئێستادا عێراقدا دەگوزارێ ئامادەیەکی باشە بەرچاویان ڕوونەچی دەکەن وەرەقێکی هاوبەشی کوردی هەیە لە بەغدا کاک شێخ ئێستا باشترە لە پێشتر لەوە ئەچێ قیادەی کوردی زیاتر
نزیکترن لە یەکەوە پیادەی کوردی نزیکترن لە یەکەوە تەفەهومیان زیاتر کردووە بیر لەوە ئەکەنەوە شتەکانیان بە ئیتیفاق و بەڕێکەوتن لەگەڵ یەکترا بۆ هەردوولایان بۆ هەموو کورد باشتر بێ کاڵێم هەردوولا طبعا دیارە مەبەستم پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە کاش لەم هەموو لایەک طبعا هەموو لایەنەکانی تر و هەموو میلەتەکە ئەمڕۆ باشترین شت ئەوەیە یەک ڕابین و ئەگەر لەبینی خۆمانە لەسەر شتێک ڕێک بین و لەسەر شتێک خلافمان هەبێت طبیعیە بەڵام لەم مەسەلانەی عێراقا ئەوە طبیعیە کە یەک ڕابین بەڕێزێکی لە کاندیدانی سەر کۆماری داهاتوی عێراق ئێستایکەتی و پارتی لەسەر پۆستی سەر کۆماری عێراقەوە دێزانێریتە بێ ڕێکەوتون جارێ یەکەم ئەلێرەوە سڵاوم هەیە بۆ هەموو کاندیدە بەڕێزەکان بۆ سەرۆکایەتی کۆماری عێراق من هەر لە سەرەتاوە نامەیەکم نرد بۆ فەخامەتی سەرۆک جەنابی کاک مەسعود بارزانی و بۆ زۆر بەڕێز کاک بافڵ تاڵەبانی یەک نامە بە کوردی و بە کورتی عەرزم کردن من معنای قسەکەم ئاوایە کە من خۆم کاندید کردووە و من کاندیدی تەسویە لە خۆما ئەبینم ئەگەر خوای کرد ئێوە ڕێکەوتن لەسەر یەکێک لە کاندیدەکان یعنی ئەگەر جەنابی فەخامەتی سەرۆک کاک دکتۆر بەرهەم بێ سەرۆک کۆماری عێراق یان جەنابی ئەو کاتە کاگوشیار بوو یان کاگوشیار بێ ئێستەش ئەگەر بیڵێم ئەڵم یان کاک ڕێبەر بێ معالی وەزیری ناوخۆی کوردستان بەڵام کاک شێختوا پێشەوە ئەم نامەیە بۆ پاڵپشتی سەرکردایەتی کورد بوو بە ڕێزت یاخود بۆ نیشاندان و ڕوئیای کاک شێخ عومەر بەرزنجی بوو بۆ من ویستم پیان بڵێم من بە ڕووناکی ئیشەکەم باشە وە شتێک ناکەم کە قیادەی میلەتەکەم لی پێی بێتاقەت بن پێی ئیزعاج ببن و خەڵکیش پێی ئیزعاج ببێ لەبەرەوە من ئەم استحقاقە بەوە ئەزانم کە ئەبێ ئەوان بڕیار بن سەرۆک کۆمار کێ بێ من حەقی ئەوە بە خۆم نایم ئەم بڕیارانە لە دەستی ئەوانان نەبێت لەبەرەوە وتم ئەگەر ئێوە ڕێکەوتن لەسەر هەر کەسێک من یەکەم کەسم کە سەحبی تەرشیحی خۆمەکەم ئێستاش ئەیڵێم لەسەر یەکێک لە کاندیدەکانی خۆتان یعنی ئەگەر یەکێتی بێ دکتۆر بەرهەم جەنابی فەخامەتی سەرۆکی کۆمار یان ئەگەر پارتی بێ ئەو کاتە کاگوشار ئێستاش کاک ڕێبەر بۆ چۆنی سەرۆک بارزانی لەو بارەوەی عەرز دەکەم ئێستا ئەگەر لەسەر یەکێکیان ڕێکەوتن من سەحبی تەرشیحی خۆمەکەم و یەکەم کەسە بم پیرۆزبایی ئەەکەم لەو بەڕێزەی کە بێ بە سەرۆک کۆمار ئەگەر لەسەر ئەمە ڕێنەکەوتن هاتنەوە بۆ حەلەکەی ساڵی 2010 بە دوو مرەشەح چوونە ژوورەوە بۆ ناو پەرلەمان من دووبارە سەحبی تەرشیحم ئەەکەم منافەسەیان ناکەم ئێستاژ واڵێم ئەگەر جەنابی دکتۆر بەرهەم و جەنابی کاک ڕێبەر 220 کەسەکە ئامادە بوون و هەردووکیان لەوێ بوون ئیتر 5 دقە لەو 5 دقەیەم بەسە بۆ ئەوەی سەحبی تەرشیحی خۆم بکەم یەک دەنگیشیان لێ نابم دڵنیاش بە دەنگی زۆرە بە مەگەر بڕۆم دڵنیا بە لە ئەگەری یەکلای نەبوونەوەی یەکێتی و پارتی بۆ تەناسەر و کۆماری کاک شێخ عومەر لەو کاتا کاندید دەبێت ئیلا تەنها حاڵەتی من ئەوەیە بەڕێزیان اختیاری من بکەن یان مرەشەحەکانی خۆیان سەحب بکەن ئەوانی کە بمێنەوە منی ژەمێنمەوە لەگەڵ ئەوانی ترا مەسەرەن بۆ نمونە دوو حاڵەتە مێنێتەوە حاڵەتێکیانەوەیە اختیارەکە بکەوێتە سەر من ئەوە ئیتر منیش تەمسیلی هەردووکیانەکەم و زۆر بەدڵسۆزانە ئیسپاتی ئەەکەم من چ کوڕێکی ئەم میلەتە بەڵام کاک شێخ پێ دوایە لەو دەم و دەسا ئەوە نەکارێکی ئاسان بە یەکێتی و پارتی دوای چەند مانگ لە گفتوگۆ هێشتا ڕێک نەکەوتون یعنی بۆ دەم و دەسە لەسەر کاندیدێکی هاوبەش ڕێککەون کە کاک شێخ لەوانەیە مەرج نییە من بم لەوانەیە ئێستا ئەوان گەشتێتن بە بڕیارێک بەڵام دەریان نەخست بێ لەوانەیە من لەوانەیە کەسێکی تر بێ لەو بەڕێزانەی کە هەن لەوانەیە ئەوان ینی ئەو مۆزوعا گەشت بێتیشن بەڵام هێشتا کاتی ئەوە نەهات بێ چونکە جارێ بە احتیمالەکانەمانە دابنین احتیمالی یەکەم ئەوەیە جەنابی تۆ بەرهەم خۆی بمێنێتەوە یان جەنابی کاک ڕێبەر ببێ بە سەرۆک کۆمار با احتیمالی یەکەم و دووەم بۆ ئەوان دابنین چونکە ئەوان مرەشەحی ڕئیسی ئەم دوو لایەنەن ینی جوان وایە وا تەحلیلی بکەین دوای ئەوان ئەگەر هەردوو حیزبەکە بڕیاریان نا گۆڕانکاری بکەن مرەشەحەکانی خۆیان سەحب بکەن ئەو کاتەیەت بۆ مرەشەحەکانی تر چونکە ئەو ناوانە حەسر بووە تازە
ڕوونە ئەو ئەوانە حەسر بووە ئەوە جەنابی دکتۆر لەتیفە ئەوەی جەنابی کاک حاکم ڕزگارە ئەوە جەنابی کاک شێخ خالیدە ئەوە منم خەڵکی تریش هەیە ئەو کاتە ئەگەر بیریان لە یەکێک لەمانە کردەوە ئەوە بێ مەمڕەشەح یان وتیان کاکە ئێمە ئەوە هەردوو ڕەشاکی خۆمان تەسویە کرد ئەوانی کە باب هەمویان لە ناویان هەبێت و کێ دەرچوو با دەرچێت ئەو کاتە منەمێنمەوە چونکە وەڵامێکی ڕوونی دەستکەوت کە ئەم پێشنیاری خستە بەردەم وەڵام نەدانەوە لە لای من وەڵامە وەڵام نەدانەوە لە لای من وەڵامێکی پۆزەتیفە نەگەتیف نییە وەڵام نەدانەوە احترامی وەڵام نەدانەوەکە ئەگرم ڕەفز نییە معنای باشە تۆ ناوەکەت لەوێ داناوە و با لەوێ بێ زەرەر ناکە پێویستمان بوو بەکارێنین پێویستیشمان نەبوو کە زەرەر ناکە من بۆ خۆم ئاوای لێگەیەمەوە ینی من بۆ خۆم دایم کەسێکی پۆزەتیفم ینی هەر متەفاعیلم ئێستا بڵێن بووی بەسەر و کۆماریان نەڵێن بووی بەسەر و کۆمان وەکو یەکەم بینی یەکشتم تیاە کوردیەکان بۆم بابەتە چۆنە ئەوانش ئاگاداری کاندیدبوونی بەڕێستن بۆ پۆسی سەر و کۆمار کەس نییە ئاگادار نەبێ باشە بەڵام باوەڕکە من نەچووم بە خەڵک بڵێم وەرن ڕاتان چییە و من ئەسڵەن متەشەبیسیش نیم یعنی ئاوا خۆ من پیا هەڵ نەواسیوە ناوێت کە دام ناوە و بەبوون و بەنەبوون تەبیعیە بەلای منەوە کاتەوەی من تێگەشتمە بەس و ئاماجی تۆ تەنها ئەوەیە کە دەنگی کورد بە فیرۆ نەچێتوە ئەوەی کە دەبێت بەسەر و کوماری داهاتی عێراق دەبێت کورد بێت ئەوە لای ڕئیسیە لای دووەمیش من وا لە خۆم ڕابینم ئەتوانم بۆ عێراقیەکانی ئیسپات کەم کە سەرۆکێکی سەرۆک کۆمارێکی کورد توانای ئەوەی هەیە وەکو سەرۆک کۆمارێک قیادەی عێراق بکە من ئەو تەجروبەیە هەمە لە ژیانە ئەو تەجروبە دیبلۆماسیی کە 18 ساڵە هەمە لە 4 وڵات سەفیر بووم لە لوبنان کە ویسامی ئەرزی وەتەنیم لە ڕئیسی لوبنانی وەرگرتووە لە ناو پەرلەمانی ڕۆمانیایە جائیزەی باشترین باڵێزم پێبەخشراوە و لە فاتیکان وشاحی فارسم لە پاپای فاتیکان وەرگرتووە کە نائیبی ڕئیسی بوزەرا لەبەری کردوم بەدەستی خۆی کە بە ڤیدیۆ هەمە و لە قەتەریش ویسامی وەجبەم وەرگرتووە کە بەرزترین ویسامە ئەم ویسام و شتانە نایەن بە خۆڕاوی و هەموو کەس شاهیدی ئەوەن کە من لە وڵاتانە توانیمە دەوری خۆم ببینم لە مەحافلی دەوریە ڕەنگە لە 50 وڵاتە من بەشداری مؤتەمەراتم کردبێ لە UN لە حرەکەی عەدەم انحیاز لە منەظەمەی ئەسلحەی کیمیاوی لە هۆڵەندا کە ئێستا سەیری فەیسبووکەکەم بکەی ئەو ڕسمەی لەسەرە ئەو کاتەوە چیر بوو لە زۆر وڵاتیانی باشە کەواتە ینی سەرکەوتن بۆ پۆستێکی وا گرنگ لە عێراقدا بەبێ پاڵپشتی سیاسی لایەنەکان پێدوانی کارێکی قورسە من وازانم ئەگەر بوو هەمویان پاڵپشتی مەکەن چونکە من ئیتیجاهم ئەوەیە کە خزمەتی هەمووان بکەم ئەو کاتە شەرت نییە ئێستا دەستی پێکرد بێ ئەو پاڵپشتیە بەڵام ئەو پاڵپشتی ئەو کاتە دەست پێەکە ئەگەر ئەوان منیان اختیار کرد پاڵپشتیش مەکەن و منیش خزمەتی هەموو لایەکەکەم باشە ئەگەری هەرە نزیک و نزیک مەودا بۆ دۆخی ئێستا عێراق چییە چاوەڕێی چی بکەین لە ڕۆژانی داهاتوو وەڵا چاوەڕێەوە بکەین کە دوور نەبێت دانیشتنی پەرلەمان بکرێ باشە یعنی من 10 ڕۆژ زیاتری بۆ دانانێم خۆ ئەمە سیاست هینی نییە ینی وەختێک زانی دەرگای ترەکرێتەوە بەڵام ئیتر زۆر کوڵاوە ینی پێم وایە 10 ڕۆژی کە تێناپەڕێ دانیشتنەکە ئەکرێ و سەرۆک کۆماریش دیاریەکرێت لێرەوە پیرۆزبایی لەو سەرۆک کۆمارە ئەەکەم کابێ بە سەرۆک کۆمار ئەگەر من نەبم هەر لە ئێستاوە پیرۆزبایی لێەکەم ئەگەر منیش بووم ئینشاءڵڵا خزمەتیانەکەم ئەو دەستێ وەردانانەی کە لە سەرەتای پرۆسەی هەڵبژاردنەکانی عێراق و دواتر بۆ پێکەنانی حکوومەتە نراکە لەلایەن وڵاتانی قینی هەبوو ئێستا ژواردە ئەم دەستێ وەردانە یان کەوتر بۆتەوە ئێمە حەریسین لەسەر ئەوەی عێراق نە دەستێوەردان بکانە دەستێوەردانی تیا بکرێ هەندێک شت هەیە تا ئەویا تەبیعیە پەیوەندی و عیلاقات و تۆ دووەلی ئیقلیمیت هەیە تۆ دووەلی شەقیقەت هەیە تۆ ینی خوشکە دەستە خوشکەکان دووەلی سەدیقەت هەیە ئەمانە ڕاو بۆچوون و ڕاگۆڕینەوە و واسی مەساڵح بە شێوەیە کە نەبێ بە تەدەخل تەبیعیە بەڵام تەبیعی نییە خەڵک بڕیارت بۆ باتوە چی بکەیت و چی بەڵام دەوتێت یعنی ئەمەی کە لە عێراق کراوە تەداخل بووە و کاریگەری هەبووە لەسەر وەستاندنی دامودەستگاکانی حکوومەتی عێراق و تەنانەت بۆ یەکلایکردنەوەی
ململانیەکان عێراق بۆ تا ئێستا بێدەنگە لەسەر ئەم بابەتە یان هەڵوێستی هەبوو بەڵام هەڵوێستەکەی لە ئاستێکی پێویستان نەبووە نا عێراق دائیمەن هەوڵی ئەوە ئەوە ئەڵێ کە ئێمە خۆمان بڕیاری خۆمان ئەین باشە بەو شێوەیەش نییە کە ئەوترێ بەڵام هەروایە هەر خۆی بۆ خۆی ئەمانە پاڵپاڵێنی تایە پاڵەپەستۆی تایە بەدەستۆ نییە بازێشت هەیە کەواتەوەی ڕوودەدادا ئاساییە بەڕای بەڕێزت لە عێراقدا چاک ئەبێ بە ئایندەیە لەبەر ئەوە مەرحەلەیە چونکە ئەو گۆڕانکاری 2023 ڕوویاوە یەک زیلزالی زۆر بوومەرەزەیەکی گەورە بوو عێراق باش ئامادە نەبوو بۆ ئەوەی دوای ئەوە چی بکات ئەمانە هەمووی لەوانەوە سەری هەڵاوە ئێمە ئەبێ ئەمە چاکەین ئەم شتانە زەمەنی یەک دوو خاڵەیە دەمەوێت بە کورتی بۆ چون وەرگرم لەسەر تۆبارانەکانی ئێران لە ناوخاکی هەرێمی کوردستان وەزارەتی دەرەوەی عێراق حکوومەتی عێراق هەڵوێستی فەرمی وەرگرت لەلایەن ئێران و بەقەد ئەو هەڵوێستەی کە وەرگیرا وەڵام هەبوو کاکشێخ شتەکە تازەیە باشە عێراق داوای طبعا کاری خۆی کردووە بۆ ئەو مۆزوعە لە ئایندەیە زیاتر وەڵامانە دەسەکەون عێراق هیچ کاتێک قوبوڵی نییە لە کەس بەڵامە بێ عێراق خۆشی ئەویش داوە ئەوانش داوایان هەیە هەر ئێران نییە ئەوانیش داوایان هەیە ینی ئەوانیش هەبێ هەم ئێمە داوامان هەبێ هەم ئامادەش بین بۆ داوای بەرامبەرەکان داوای کام لە ڕەوایە کاکشێخ بڵێ داوای کام نا ئەمریکا لەگەڵ ئێمە کراوە خراپە ینی نابێ مژن و مناڵ بکوژرێ و نابێ قەسەد بکرێ و ئەوەمان قوبوڵ نییە و هەموو کاتێک وتراوە ئەوە هین نییە بەڵام خۆتۆ ئەشبێ جۆش بگریت باشە پرسیارێکی دیکە من لە بەرنامەی پێشووترە ینی بەڕێزت وەکو باڵۆزی قەتەر لە بەرنامەکە ئامادەبی لەگەڵم باسی ئەوە تیر کە کۆنسوڵگەری قەتەر لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەکرێتەوە ئەم بابەتە بە کوێ گەیشت کاکشێخ طبعا من لە یەکی هەشتەوە گەڕاومەتەوە بۆ بەغا ئێستا وەکو بریکاری وەزارەتی دەرەوەی عێراق بۆ کاروباری ئیداری و مالی و قانونی و عمیدی معهدی خدمەی خارجیشم لە وەزاری خارجی و مشرفی معهدەکەشم ئەو کاتە سەفیر بووم لە قەتەر پەیوەندیەکانی بینی عێراق و قەتەر پەیوەندیەکی خۆشن و بە مقابلی ئەوە هەموو عێراقیایی لەگەڵ کوردستانیشا پەیوەندیەکی بەهێز هەیە هاتو چۆ زۆرە هیچ کاتێک نەبووە بەقەدەر ئەم 3 ساڵ و نیوەی کە من ئاڵێز بووم لە قەتەر پەیوەندیەکان زۆر بەهێزن قەتەرەکان داوایان کردووە قۆنسوڵگەریان بۆ بکرێتەوە لە هەولێر ئامادەیی دەربڕیوە لەسەر چی وەستاوە کاکشێخ ڕەنگە پێویست بە قەراری حکوومەتی عێراقی بکات ئیتر خۆ حکوومەتی عێراقیش ینی لە کات و ساتی خۆیان وەڵامەیاتەوە یەک دەڕا پێم بڵێت کردنەوەی کۆنسوڵگەری قەتەر لە هەولێری پایتەخت بۆچی گرنگە وەکو کۆنسۆلگەرەکانی تر هەمووی گرنگە چونکە دائیمەن لە عاسیمە سەفارەت هەیە لە شوێنەکانی تر یا لە عاسیمەکانی تر یان لە شوێنێکی وەکو هەرێمی کوردستان کە عاسیمەی هەیە تۆ ناتوانانی سەفارەت بکەیت و سەفارەت لە بەوایە بەڵام بەدیلێک هەیە کە کۆنسۆلگەریە ئێمەش هەمان لە وڵاتان ئێستا ئێمە لە ئەنقەرە سەفارەتمان هەیە لە ئەستەمبول قۆنسولیمان هەیە لە غازیانتابیش قۆنسولیمان هەیە لە زۆر وڵات ئێمە مەسەرەن لە واشنگتن سەفارەتمان هەیە بەڵام لە لۆس ئەنجلس و لە زۆر شوێنی تر قۆنسولیەمان هەیە چونکە وڵاتەکە فراوانە بازێشت بەو قۆنسولیانە ئەکرێ زۆر سپاس بۆ بەڕێز شێخ عومەر بەرزنجی بریکاری وەزارەتی دەرەوەی عێراق سپاس بۆ ئامادەبوونی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بە بەڕێزی دووبارە بەخێر بێت زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتەوەرێکی دیکە بەنامەیەکی دیکە هەر بەختەوە بن